سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش قوتابیان خوێنکارانی ئازیز. ئێمە بەردەوامین لە باسکردنمان سەبارەت بە کەمترین کۆنمبەرەوەژێوەکان لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان بە زانکۆڵاین، پارالێل، ئێواران، پارێزگا و گشتی کە لە ساڵی 2022-2023 وەکو ساڵی خوێندنی زانکۆ کە هاتۆتەوە وەرگیراوە. بۆ ئەوەی ئەو قوتابێ خۆشەویستانێک کە ئێستا لەناو ئیمتیحاناتان کاتێک کە تەواو بن و لە کۆلێژ و پەیمانگاکان وەرەگیرێن ئینشاءڵڵا کە ساڵی خوێندنی 2023-2024 دەست پێ دەکات، بتوانین لە کاتی پڕکردنەوەی فۆرمەکانمان بۆ زانکۆڵاین ئەم کۆنمرانە وەکو بەرچاوڕوونیەک، وەکو زانیاری و داتایەک لەلامان بێ تاوەکو ئەو بەشانەی کە ئەمانەوێ هەڵی بژێرین بە شێوازێک بە وردی بتوانین بەشەکان دیاری بکەین و ئەوەی کە ئارەزوومان لێیەتی بەلای کەمەوە لە نزیکەی کۆنمرەکەمان نابێت و بتوانین ئەو بەشانە هەڵبژێرین کە دڵخوازی خۆمانە. لەم ڤیددیۆیەدا کە درێژەی کۆلێژ و بەشەکانی زانکۆی دهۆکی خۆشەویستە، باسی کۆلێژی پەروەردەی ئاکرێ بۆ ئەوی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین بەشەکانی چین، کەمترین کۆنمرە وەرگیراوەکان، هەروەها زانکۆڵاین، پارالێل، ئێواران، پارێزگا و گشتی بۆ ئەوی خۆشەویست باز بکەین. ئێوەش بۆ وەرگرتنی زانیاری و داتاکانی ئەم ڤیددیۆیە تا کۆتایی بینەر بن. یەکەم بەشمان لە کۆلێژی پەروەردەی ئاکرێ لە زانکۆی دهۆک، بریتیە لە زمانی ئینگلیزی کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 72.756 کەمترین کۆنمرەی وەرگیراوی زانکۆڵاینە بۆ پارێزگا، گشتێکەی 80.6، پارالێلی پارێزگا 66.5 و گشتێکەی 75.4. بەشی زمانی عەرەبی کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 67.4 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 74.198، پارالێلی پارێزگا 62.2 و گشتێکەی 68.2. بەشی مێژوو کە تەنها لقی وێژەی وەرەگرێت 66.7 کەمترین کۆنمرەی وەرگیراوی زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 72.1، پارالێلی پارێزگا 63.01 و گشتێکەی 74.1. بەشی زیندەوەرزانی کە لقی زانستی وەرەگرێت 65.2 کەمترین کۆنمرەی وەرگیراوی زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 75.205، پارالێلی پارێزگا 61.2 و گشتێکەی 58.6. بەشی زمانی کوردی کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 63.5 کەمترین کۆنمرەی وەرگیراوی زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 71.3، پارالێلی پارێزگا 59.8 و گشتێکەی 65.041. بەشی ماتماتیک واتە بەشی بیرکاری کە تەنها لەقی زانستی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 62.6 و گشتێکەی 71.054، زانکۆڵاینی پارێزگا 59.955 و گشتێکەی 69.5. کۆتا بەشمان لە کۆلێژی پەروەردەی ئاکرێ لە زانکۆی دهۆک بریتیە لە پەروەردەی ئاینی کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 62.2 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 65.9، پارالێلی پارێزگا 59.6 و گشتێکەی 62.1. ئازیزانم، ئەوەی بە ئەوەی خۆشەویست لەم ڤیددیۆیەدا و لەم خشتێدا ڕوونمان کردەوە کەمترین کۆنمرەکان بوو بۆ کۆلێژی پەروەردەی ئاکرێ تاوەکو بزانین بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران چۆن بوو. هەموو کۆنمرەکانمان ڕوون کردەوە تاوەکو ئەوەی خۆشەویست لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بتوانن سوود لە یەکەی ئەو کۆنمرانە وەربگرن، تاوەکو لە کاتی ڕێزبەندیکردنتانە ئەو بەشانێک کە ئارەزومەندن تایە ورتر و لە پێشتر دای بنن بۆ ئەوەی زووتر ناوتان لێ بێتەوە. بە هیوای ئەوەی داتا و زانیاریەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی خۆشەویست بوو بێت و توانێ بێتمان لەو کۆنمرانەی باسمان کرد سوودێکمان بە ئەوەی خۆشەویست گەیاند بێت. ئێوەی خۆشەویستیش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە بۆ ئەو کۆنمرانە ببین و سوودی لێ ببینن. بە هیوای سەرکەوتنتان.